بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بشانازي و شادية وأمرو آهنگي كردنوي باڵەخانەی گەورەی لقی گەرمیانی دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە شاری کەلار دەکەینەوە. کردنەوەی ئەم شاکارە ئیسلامیە قورئانیە دەستپێک و قۆناغ و سەردەمێکی زێڕینە بۆ گەرمیانی ئیسلام دۆست. بەرهەمەکەی هەمووان لە دڵەوە دڵخۆش دەکات ئینشاءالله. ئەم ناوەندە کە هەڵگری پەیامێکی گەورەیە هەوڵ دەدات ماناکانی کتێبی خودا لە دڵەکاندا بچەسپێنێت. ڕووناکی زانست و حکمەتی قورئان لە کۆمەڵگەی کوردی و گەرمیانی سەنگین بڵاو بکاتەوە. کردنەوەی ئەم لقە هەنگاوێکی پڕبەرەکەتە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە پەروەردەکردنی نەوەکانی پەیوەست بە قورئان و نزیک بوونەوە لە پەیامی خودا و جێبەجێکردنی لە ڕەفتارەکانی ڕۆژانەماندا بۆ ئەوەی نەوەکانمان ببنە چرای درەوشاوە لە کۆمەڵگادا. بەڕێزان، خۆشەویستان، ئامادەبوانی سەنگین، ئاهەنگەکەمان بە گەورەترین و پیرۆزترین وشەکان دەڕازێنینەوە و با گوێ لە ئاەتە بۆن خۆشەکانی قورئانی پیرۆز بگرین لەلایەن مامۆستا ئەیوب سەعید کە داوای لێ دەکەین بفەرمێت بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ دەستپێکی ئاهەنگەکەمە. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. خوای گەورە پاداشتی مامۆستا ئەیوب بداتەوە بۆ ئەو دەنگە خۆشەی بەرەکەت بخاتە تەمەن و خوێندنەوەکەیانەوە. بەڕێزان و خۆشەویستان، ئامادەبوانی قەدرگران، ئێستاش وتەی بە خێراتن و ئامانج و دیدگای ئەم پرۆژە قورئانیە لەلایەن بەڕێوەبەری لقی گەرمیانی دەستگای حکمەوە پێشکەش دەکرێت بە مامۆستای قورئان و بەڕێوەبەری لقەکە جەنابی مامۆستا جەمال بەیاد بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم.
الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وأعنا على اجتنابه. اللهم إنا نعوذ بك من علم لا ينفع، ومن قلب لا يخشع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب. اللهم آمين وبالله نستعين. أما دواني برز برپرسی ئیدارەی گەرمیان، بەڕێز قایمقامی قەزای کەلار، بەڕێز سەرجەم دام دەستگاکانی و حکوومەتی سنووری ئیدارەی گەرمیان، بەڕێز حزب و لایەنەکانی شاری کەلار، بەڕێز ڕێکخراوە حکوومیەکان و ناحکوومیەکان شاری کەلار، ڕێکخراوەکانی قورئان دۆستان، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی نوری حکمە، بەڕێز میوانەکانی دەستگای نوری حکمە کەوا لە هەولێرەوە هاتوون، بەڕێزان لە سلێمانی هاتوون ناوسەد لێر و هاوڕێکانی، بەڕێزان سەرجەم ئامادەبوانی بەڕێز دایکان و باوکان، مامۆستایان، قوتابیانی خۆشەویست، ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. داواکانم لە خوای پەروەردگار هەر هەنگاوێکتان بە ئەجر و حەسەنەیەک بنووسێ و لە میزانی چاکانتە تۆماری کا و والله یضاعف لمن یشاء. بەڕێزان دڵخۆشتان کردین بە ئامادەبوونتان لەم ئاهەنگەدا، بەسەر چاومان هاتن، یاخوا بەخێر بێن. خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە کاتێکی مبارەک وەکو ئەم کاتەدا و لە ماڵێک لە ماڵەکانی قورئان خوێندندا وەستاوین بۆ کردنەوەی بینای نوێی نوری حکمە. لەم شوێنەدا بەڕێزان هەستەکەم دڵەکان لەگەڵ نەفسەکانە، لەگەڵ جەستەکانە کۆ دەبنەوە لە خوانێکی قورئانیدا و لە سایە و سێبەری ئەم قورئانەدا کۆبووینەتەوە بۆ ئەوەی ئاهەنگی کردنەوەی ئەم بینە ڕاگەنین. بەڕێزان پێم خۆشە لێرە ئامادەن بۆ ئەوەی بە چاوی خۆتان ببینن، شوێنی فێرکردنی مناڵەکانتان ببینن، شوێنی پەروەردەکردنی مناڵەکانتان ببینن، شوێنی فێربوونی پیتەکانی قورئانی پیرۆز بە چاوی خۆتان ببینن، شوێنی فێربوونی ڕەوشت بەرزی و ئاکارە جوانەکان، فێری ڕێزگرتنی دایک و باوک، فێری ڕێزگرتنی گەورەکان بە چاوی خۆتان ببینن. بەڕێزان جێگای خۆیەتی لەم شوێنەدا بڵێم سوپاس بۆ ماندووبوونتان، سوپاس بۆ هاوکاریتان، سوپاس بۆ یارمەتیدانتان، سوپاس بۆ ئەو متمانەی کە پێمان بەخشیون، سوپاس بۆ خۆڕاگری و بەدەمەوە هاتنتان. هەر هاوکاریەک، هەر بڕەپارەیەک، هەر هەوڵدانێک، هەر بەدەمەوە چوونێک، هەر دوعایەکی خێر لەبری ئەمانە هەمووی دەڵێم بسم الله الرحمن الرحيم. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. هل واخوي قولا أفرمي الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. بەڕێزان لە کۆتاییە ئەگەر قسەیەکم مابێ پێم خۆشە ئاراستەی مامۆستایانی نوری حکمەیەکەم. دەڵێم مامۆستایانی نوری حکمە ئێمە ناتوانین بە هیچ شێوازێک پاداشی ئێوە بدەینەوە جگە لەوەی کە خوای متعال فەرموویەتی ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. هروها بيغمبر خوا صلى الله عليه وسلم فرمويتي إن لله أهلين من الناس
قالوا من هم يا رسول الله؟ قال هم أهل القرآن، هم أهل الله وخاصته. كين أواني أهل القرآن؟ پیغمبر صلی الله علیه و سلم افرمی کسانێک هەن معلومە لای جەنابتان کەوا زۆر نزیکن لە خوای گەورەوە، ئەوانە ئەهلی قورئانن، ئەوانە کەس و کارە نزیکەکانن، ئەوانە ئەهلی قورئانن. منیش دەڵێم ئەگەر مامۆستایانی قورئان ئەو کەسانە نەبن بەڕاستی من نازانم ئەهلی قورئان کێن. هەر بۆیە بەڕێزان لە کۆتاییە دووبارە لە پەروەردگار دەپاڕێمەوە کەوا کارەکانمانی لێوەرگرت بێت و بە ئەهلی قورئان حسابمان کات و ببینە خزمەتکاری ئەم دینە و ئەم قورئانە و سوودێکمان هەبێ بۆ گەل و نیشتمان و سەرج مسلمانان. إنه ولي ذلك والقادر عليه. والسلام عليكم ورحمة الله وبركاته. أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. قورئانی پیرۆز و بەپێس باشترین و بەنرخترین کتێبە لەسەر زەویدا، میراتی سەرجەم پێغەمبەرانە و بەتایبەت پێغەمبەری گەورەی خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام. خوای پەروەردگار هەموومان بکات بە ئەهلی قورئان. میوانە عەزیز و خۆشەویستەکان، ئێستاش گوێبیستی دیدگا و بەرنامەکانی دەستگای حیکمە دەبین. داوا لە بەڕێز دکتۆر موفەق حوسێن جێگیری دەستگای سەرەکی حکمە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من النفاق وأعمالنا من الرياء وألسنتنا من الكذب وأعيننا من الخيانة إنك تعلم خائنة الأعين وما تخفي الصدور. أحمد بواني برز خوشويست خوشكان برایان، السلام عليكم ورحمة الله وبركاته. لجاتي زور برز كاك دكتور عبد الله حداد سروشي دزگای نوری حکمه و سرزم برایان من لأنجمني بالاو تستيد دامزرينراني دزگای نوری حکمه. سلام و ڕێز و خۆشەویستی تایبەتمان بۆ بەڕێستان هەیە بۆ سەرجەم سنووری ئیدارەی گەرمیان لە هەولێرەوە تاکو شاری کەلاری خۆشەویست. سوپاسی هەموو لایەکتان دەکەین بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، پێش ئەوەی من ئەو وتەیە نەقل بکەم کە لە سەرۆکی دەستگاوە لە دڵەوە پێشکەشی ئەوەی بەڕێز دەکات، بە چاچی دەزانم سوپاسی کۆمەڵێک لە بەڕێزان لەو سونەرە بکەین. یەک دەستەی کارگێڕی لقی گەرمیانی دەستگای نوری حکمە کە شەو و ڕۆژیان لێکداوا بۆ خزمەتکردنی قورئان و خزمەتکردنی ئەم ڕۆڵەی ئەم نیشتیمانە و لەو دەڤەرە. سوپاسێک کە تەنها پاداشتەکەی لای خۆی پەروەردگارە وەکو بەڕێز مامۆستا جەمالیش باسی کرد. و هەر ئەو برایانە بە خوشکانیشەوە و ئەوانەی کە لە ئیدارەش لە گەریانن لە خوارتر و سەرجەم مامۆستایانیش لێرە بە خوشکان و برایانەوە. بەڕێزان، هەروها زۆر سوپاسی یەکە کارگێڕیەکانی ئیدارەی گەرمیان ئیداری سەربەخۆ دەکەین بۆ ئەو هاوکاری و ئاسانکاریانێکەوە لە هەرچی هاتبێتە پێش ئەم لقەی ئێمە لە تەواوکردنی ئەم باڵەخانەیە زۆر سوپاسیان دەکەین. هەروها زۆر سوپاسی خێرخوازان و خواپێداوان دەکەین کە بەبێ ئەوەی بسەڵمنەوە لە ئەوەی کەوا بپرسن ئەرێ ئەو کارەیە کارێکی خێرە یان نا، کە بەس داوایان لێکرایەوە بۆ ئەو شوێنەیە بەبێ دوودڵی هاوکار بوونە بۆ ئەو شوێنە و تاکو تەواوکردنی. خوای گەورە پاداشتیان بداتەوە لە 251 تا ئەوەی کەوا بخۆی بەخشیتی و لە دەستی بۆتەوە. بگرە ئەوانەی کەوا بە دوعاش هاوکارمان بوون، خوای گەورە بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە. بەڕێزان، ئەو دەستگایە مامۆستایان و کارگێڕی لێروکانە ئەگەر دایک و باوکان هاوکار نەبن هیچمان پێ ناکرێت. بۆیە زۆر سوپاسی دایک و باوکانیش دەکەین کە متمانەی تەواویان
بەدەستەی کارژێڕ و مامۆستایانی ئێرەدایە دایک و باوکان ڕۆڵەکانیان تەسلیم بە و دەستگایە کردیە بۆ ئەوەی پەروەردەیان بکات لەسەر جوانترین و پاکترین شێوە. هەروەها کۆتا سوپاسم بۆ سەرجەم دەستگا ڕاگەیاندنەکان بە بیستن و بینینەوە خوای گەورە پاداشتیان بداتەوە هەر کاتێکەوە پێویستیان پێبوو بێت بەدەمەوە هاتوون خوای گەورە پاداشتیان بداتەوە. بەڕێزان دەستگای نووری حیکما جگە لە ولقەی ئێستا ئێمە لێ دانیشتوین 26 لقی تری هەیە و 39 بازنەشی هەیە لە سەرجەم کوردستان و لقێکیش لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراق لە هەندەران لە شاری لە وڵاتی بەریتانیا و ئینشاءالله بە پشتیوانی خوای پەروەردگار دەگا بە وڵاتەکانی تریش ئەوروپا و شوێنەکانی تریش. چونکە دەستگای نووری حیکما لە سەرەتای دامەزراندنیەوە ئامانجی ئەوە بووە خزمەتی ئەم قورئانە بگاتە هەموو کوچە و کۆڵانێکی دنیا بە پشتیوانی خوای پەروەردگار. چۆن لە یەک شوێن بە 50 قوتابی دەستی پێکرد ئێستا هەموو کوردستانی گرتوتەوە و دەرەوەی کوردستانیشی گرتوتەوە بە پشتیوانی خوای پەروەردگار نووری ئەم نووری قورئانە دەگا بە هەموو شوێنێک بە مەرجی ئیخلاس و سەواب. هەر کاتێک ئیخلاس و سەواب هەبوو ئەم نورە دەگا بە هەموو شوێنێک. بەڕێزان دەستگای نووری حیکما بە ئێوەوە جوانە. سەرەتا سەفینەی خۆی ناولێنا سەفینەی نەجات لە دەریایەکی پڕ لە فسق و فجور فەساد بەدڕەوشتکردنی خەڵک لە جوانی بۆ خراپە ئەو سەفینەیە هەر دایک و باوچێک هەر کەسێک هەر مسلمانێک پشک و بەشی بەرکەوتو بێ لەنا ئەو سەفینەیە ئیلا سوودی خۆی لێبینیە بە پشتیوانی خوای پەروەردگار بەردەوامیش دەبیت دەگاتە ئەو شوێنەی کەوە ئامانجێتی بەڵام بە پاڵپشتی ئێوە ئەگەر بە دوعایەکیش بیت. دەستگای نووری حیکما ئەوەی جگە لەوەی کەوە خوای پەروەردگار قورئانی پیرۆزی پێبەخشیە هەر لە ڕێگای قورئانەکە بۆ ئەوەی لەناو ئەو سەفینەدایە دڵخۆش بی تەنها بێتاقەت نەبێ بەوەی کەوا بڵێن قورئان بخوێنە وەرە قورئان فێر بە قورئان لەبەرکە بەڵکو شتی خۆشیشی تێدایە بۆ ئەوەی فێرخوازانمان و هەم مامۆستایەکانیش بێتاقەت نەبن ئەویش لە بوارە ڕۆشنبیریەکان هەر لە بەستنی سیمینار و ورکشۆپ هەم لەکردنەوەی خولە تەرفیهیەکان بە نمونەی ئەوانەی کەوا بە تایبەتی لە خۆلی هاوینە دەکرێنەوە تایبەت بە کوڕان و کچان لەگەڵ پەروەردەیەکە. دەستگای نووری حیکما بە پشتیوانی خوای پەروەردگار هەستا بە دانانی پرۆگرامی خۆڕشتی سربەخۆ پرۆگرامێک هەموو تەوەرەکانی ژیانی مسلمانی لەخۆ بگرێت لە هیچی کەم نەبێت ئەوەی کە پێویستی ژیانی مسلمانە بۆ ژیانی ڕۆژانەی مسلمانێتی تێیدا بێت بە پێچەوانەی پرۆگرامی پەروەردەی ئەوەی کەوە ئەوڕۆ لە گۆڕەپانەکە هەیە لە قوتابخانەکان دانراوە جگە لە پرۆگرامی پەروەردەی ئیسلامی پەروەردەکانی تریش دەتوانین بڵێن کەم و کورتیان تێدایە. هەر بە یەک نمونە ئەو پرۆگرامێکەوە تایبەتە بە ئابووری لە قۆناغی ئامادەیی 750 لاپەڕەیە یەک لاپەڕەی باسی ئابووری ئیسلامیە. ئەو پرۆگرامەی پەروەردەی ئیسلامی پێدەگوترێت لە قۆناغی ئامادەیی تەنها بە لاپەڕە و نیوێکیش برایانی خۆم ژیانی پێغەمبەری نازداری تێدا نییە. بەڵام ئەوە دەستگای نووری حیکمەیە تایبەت بە لاوەکانمان پرۆگرامێکی هەیە لە 4 بەرێک پێک دێت بە هەر چواری یەکێک لە تەوەرەکانی پوختەی ژیان نامەی پێغەمبەرت پێشکەش دەکا سەلام و سەلاتی خوای لەسەر بێ. ئەوە هەموو جگە لە تەوەرەکانی دیکەی ڕۆشنبیری ئیمانی فەرموودە یاساکانی قورئان ئەوانەی کەوە پێویستن بۆ ژیانی ئەمڕۆ لە ئەو پرۆگرامەدا هەیە. جا بەڕێزان داواکارین لە خوای پەروەردگار وامان لێکات
لەناو ئەو سەفینەی نەجاتە بەردەوام بین، خۆڕاگر بین، بەرگەی تاڵی و شیرنی سەرما و گەرماکانی سەردەم بگرین. ڕۆڵەی ئێوە ئەمانەتە لای دەستگای نووری حیکمە. بڕواتان هەبێ زۆران لە دایک و باوکان دەگەڕێنەوە بۆ ئەو دەستگایە دەڵێن نەک با بڵێن لە گەڕەکەکەمان لە بنە ماڵی ئێمە شتیوان نەبووە منداڵ دەستی باوکی ماز بکە، بەڵام لە ئەوە نووری حیکمە وای کرد کە ئەو پەروەردایە پاراستنی ئەو ژینگە خێزانیە و ڕاگرتنی پاراستنی شیرازەی خێزان لای ئێوە دەست دەکەوێت. دوعای خێرمان بۆتانە، داواکارین بەردەوام بن. جا من زیاتر کاتان لێ ناگرێم. خوای گەورە پاداشتان بداتەوە، خوای گەورە بەردەواممان بکە، داهاتوومان خێر بکە، ببین بەو جوندیە کە بەردەوام بین تاکو و کۆتایی و ئاخر منزل کە خوای پەروەردگار پێی خۆشە. وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. میوانانی زێدە ئازیز، ئامادەبووانی خۆشەویست لەم ئاهەنگە شکۆدارە پێکەوە گوێبیستی پەخشانە شارێکە بین لەلایەن حاجی بێستون ژاڵەیی بە بەڕێزان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. عزيزاني آمدبوو سڵاوتان لێبێ بە سڵاوی ئیسلام. السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتاو لە دەستپێککردنەوەی ئەم ناوەندی نورە لە یەک بە یەکتان و هەموو ئەهلی کەلار و گەرمیان پیرۆز و مبارەک بێ. خۆشیەک لە ناو ڕۆحمایە، ئیحساسێکی تایبەتیم هەیە، حەستەکەم لە سەرەتاوە بۆتانی نەقڵکەم کە خۆشیەکە زۆر جار گیانم داگیرەکە، هەرکەی بەلای ئەم بینایە بە تایبەت تێپەڕم ئەو خۆشیە بۆ من تازا بێتەوە. سەرچاوەکە شێوەیە کاک دکتۆر یوسف گەرمیانی کە بە شانازیەوە مامۆستای حفزی قورئانی نمەخانی کچمە و مامۆستا شێخ نەجمەدینیش کە مامۆستای قورئانی محەممەدمانە لەگەڵ براو مامۆستایانی نووری حکمەیە بۆ کاروباری قورئانی مناڵەکان تەشریفیان هێنا بۆ ماڵ لەوێ وەک یەکەم هەنگاوی ئەو کارە لە خزمەتیان ئەوتم ئێوە ئەتوانن مەوا و بینایەکتان بۆ ئەم سنتەری نورە هەبێ. هەموو شتێ لەوێوە دەسی پێ کرد، هەموو جارێک کە بە بەردەمی ئێرا ڕۆم هەستەکەم پشکێکم پارچەیەکی دڵم لەم خێرایە و لێرەیە. پەروەردگارار خۆت پاداشتی یەک بەیەکی ئەوانە بیتەوە کە بە هەوڵێ بە وشەیە بە دینارێ بە هاتنێ بە ڕۆشتنێ بە کارکردنێ بە دوعایە بەشیان لە ئاواکردنی ئەم ماڵە قورئانیەدا هەیە. کۆڕی نور لێرە لەم کۆڕی نورەدا خونچار ڕوێ و گوڵ گوڵەگرێ، دەر و دەرگا ژێر و ژوور و هۆڵ و سەربان هەموو نوریان لێبارێ. هەموو شتێ لێرە عەتری نوری لێ چۆڕێ، بۆنی میسک پڕی بڕناخە بێ. نوری ئیمان، نوری بەرزی و بۆ خواژیان، نوری ئولفەت ئومێد ئەوین، نوری دڵی پێشینانی نورین، نوری حکمت و دانایی، نوری پیرۆزی و بەرزایی. دەئیتر لێرەوە بخوێننە ئەهلی قورئان، باداری بەرداری ئیمان هەر بەر بگرێ و باڵا بکە، بە خشوع و بە تەرتیل و بە تیلاوە بخوێنن. باخوا دڵتان بۆ ئەم نورە واڵا بکە، سۆزی دەنگتان شەماڵ بیبا، بجری وێنن وەک تەیر و تور تا دڵ گەنج بێ و پیری نەیبا. ئەم هەوارە قەت پەیامی خوای لێ نابڕێ، دەی بخوێنن هەر بخوێنن، بخوێنن و بەرز بنەوە. بەو قورئانەی ناو دڵ و زەینی ڕۆشنتان وەکا و ڕۆشنکەر بێن بڕۆن، با گۆمی ژیان نەگەنێ، با ئاوازی ئەم ژیانە ئاسمانی بێ و قورئانی بێ. ئێستا لەناو ئەو هەموو ڕچەڕێ و لە ڕێ دەرچوون و گمبوونەدا، لەناو ئەو هەموو کەید و فێڵ و موئامەرە و زایعبوونەدا، لەگەڵ ئەم هەموو هۆکاری فەساد و ڕۆچوونەدا، ئەم نورین و سەنتەری نورانە نەبێ، لەتی جگەر و ئایندە و مناڵەکانمان بینە دەستکێ. ئێستا لەناو ئەم هەموو ڕچەڕێ و لە ڕێ دەرچوون و گمبوونەدا، لەناو ئەم هەموو کەید و فێڵ و موئامەرە و زایعبوونەدا، لەگەڵ ئەم هەموو هۆکاری فەساد و ڕۆچوونەدا، ئەم نورین و سەنتەری نورانە نەبێ، لەتی جگەر و ئایندە و مناڵەکانمان بینە دەستکێ. کێ بۆ ئەمڕۆ حرەسمان بێ، سبەینێمان بدەینە دەستکێ. لەناو ئەم تۆفان و چەڕە دووکەڵ و تەمەدا تەنیا نوری قورئان هەیە، بەرپێمان ڕۆشن کاتەوە هەر تەنیا ئەم نورە هەیە، پیاو بەرپێی خۆی پێ ببینێ. دەتوانین کوڕ و کچمان بەم ئەهلی قورئانە بسپێرین و دڵنیابین، دەردەدارین قورئان چارەی دەردمانەکە، پەست و دڵتەنگ و بێزارین خۆشی و بەختەوەریاتیا.
هەرچی ڕچە ڕێگایە پیان ڕۆشتین بە هیچ شوێنێ نەگەیشتین، هەرچی تیۆر هەرچی فەلسەفە و ئایدیایە شوێنی کەوتین، بەربوونەوە و دابڕان و گۆشەگیری پێشکەش کردین، چەپ و ڕاست و غەرب و شەرقمان تاقی کردەوە و هیچ بەدەست، هەزار ناکەسمان کردە کەس هەر کڵاویان کردە سەرمان، پڕوپوچ و شێت و شورمان کردە چاوزاغ و فریاد ڕەس، کۆستی گەورە و خەمی گەورە و مەویسیان خستە سەرمان. ئیتر چارە هەر قورئان، ئیتر چارە هەر قورئانە کە ڕاچێتی دەردەکانە و لە نزمایی و نەهاتوە هی ئاسمانە، ڕاستی ڕەها و حەقیقەتی ماجەراکە و سەرەتا و دوایی و ئەم پەڕ و ئەو پەڕیتیایە. ئەی ئەوانەی دڵتان تەنگە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی باری ژیانتان لاسەنگە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە نازانن چۆن ڕێککەون بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە نازانن هەڵسەن دانیشن بخەون بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە نازان چۆن ڕێککەون بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە نازانن هەڵسن دانیشن بخەون بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی گیرتان خواردووە بە کێشەوە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی شەو ناخەون بە ئێشەوە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی سەر لە دنیا و ماجەراکانی دەرناکەن بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی نازانن چەند خۆتان چاکەن بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی نازانن چۆن خۆتان چاکەن بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی نازانن بۆ دنیا وایە و ئەم هەموو زوڵمەی تایە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە تێناگەن لە ڕێوڕەوتی ڕووداوەکان لە غەرب و شەرق، لە ئیسرائیل و ئەمریکا، لە ترامپ و لە کامالا، لە غەزەی خوێن و بەرخودان، عێراق و شام سەرزەمینی پێغەمبەران، کوردستان ئیلانکەی دووەمی دوای تۆفان بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە تێناگەن لە ڕێوڕەوتی ڕووداوەکان لە غەرب و شەرق، لە ئیسرائیل و ئەمریکا، لە ترامپ و لە کامالا، لە غەزەی خوێن و بەرخودان، عێراق و شام سەرزەمینی پێغەمبەران، لە کوردستانی لانکەی دووەمی دوای تۆفان بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە نازانن، ئەی ئەوانەی نازانن چیتان بەسەر دێ، دڵنیانین لە سبەینێ بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی مناڵتان بە گوێتان ناکا، لە مناڵەکانتان تێناگەن، لە خێزانە قسەتان ناڕوا بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی حاڵی نابن لە هەڵبژاردن و دەنگدان، لە دیزاین و موئامەرە، لە ماجەرای پشتپەردەکان بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی نەخۆشیەتان ترسێنێ، موسیبەت پشتانە شکێنێ بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی دڵتان بۆ شتێ لێ ئەدا نادیارێک کێشتانەکە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی بەرگەی هیچ شتێ ناگرن کە نازانن بۆچی ئەژین بۆچی ئەمرن بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە نازانن، ئەی ئەوانەی کە نازانن لەکوێ هاتوون بۆ کوێ ئەڕۆن چی لەوێ چاوەڕێتانە بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی کە گوم بوون و ئامانجتان نییە لە ژیان بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی دێن و دەڕۆن حۆل و حەیران بگەڕێنەوە بۆ قورئان، ئەی ئەوانەی تەماع و شەهوەت خواردوونی وەک پوشی دەمبای کرپێتان بگەڕێنەوە بۆ قورئان، بۆ ڕزگار بوون، سەرفرازی، بردنەوە و بەرەندە بوون یەک ڕێ هەیە، نابێ بە دوان، بگەڕێنەوە بۆ قورئان. وەسەلام عەلەیکم. مامۆستایان و خۆشەویستان و میوانانی قەدرگران، ئێستاش کاتی ئەوەیە کە گوێبیستی وتارێکی ڕۆحی بین لەلایەن بانگخوازی دیاری ناوچەکەمان و هەروەها مامۆستای قورئان و یەکێک لە دامەزرێنەرانی ئەم لقا جەنابی دکتۆر یوسف گەرمیانی بابەڕێزیان بفەرمون. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. اللهم وفقنا وتوفنا وانت راض عنا. بيشكي من سپاسی خوای پەروەردگارەکەم بە ڕەحم و لطف و کەڕەم و بەزەیی خۆی ئێمەی لە موناسبەیە کۆ کردەوە و هاوکاری کردین کە فەزلی ئەوەڵ و ئاخری خوای پەروەردگارە کە ئەم بەرهەمە گەورەیە الحەمدوللا لە گەرمیان هاتە بەرهەم. پاشان سپاسی ئەو برا بەڕێزانە ئەکەین لەم دەڤەرە و لە غەیرە ئەم دەڤەرەی گەرمیانیش کە ئەو خێرخوازانەی کە توانیان هاوکاریەکی جدی بکەن بۆ دروستکردنی ئەم بینا گەورەیە کە ئەتوانی سوپاز و خوای پەروەردگار سەدان و بگرە چەند هەزارێک تەلەبەیەکی تا بتوانی خزمەتی قورئانی تا بکەین. بەڕاستی خزمەتی گەورەیان کرد و ئەو نعمەتێک کە خوای پەروەردگار پیانی بەخشی بوو لە ماڵە دیارە
الحەمدوللا قسووریان تیا نەکردو و شکری خی پەروەردگاریان تیا کردو بە خزمەتکردنی قورآن. بەڕاستی برایانی بەڕێزم ئێمە ئەم ئیسلامە ئەمانەتێکە لە ئاستۆی هەمومان. ئەمڕۆ لە دنیای نووسبینێ لە قبر و لە ئاخرەتی خی پەروەردگار لەسەر نعمەتەکان پرسیارمان لێکە و گەورەترین نعمەتیش نعمەتی ئیسلام بوون و مسلمان بوون کە ئێمە خی پەروەردگار هیدایەتی داوێت. هەر یەک لە ئێمە بە شێوازەکە توانێت خزمەت بکە. هەندێکیان ێستا مامۆساکانی قورئان خەڵکێکی زۆری ئیمکانەتێکی زۆر متەواضعی هەیە، بەڵام خی پەروەردگار نعمەتی ئەوەی پێبەخشیوە کە ئەتوانێت لە ڕوانگەی فێرکردنی قورئانەوە خزمەت بکە. ئەم ئیشەش تەنها بەس بە فێرکردن ناشێتە سەر خەڵکێکی، چونکە ئەم ئیشە پێویستی وەکو بینایەکی زەخمیاوە کە بتوانێت خەڵکێکی زۆر کۆ بکاتەوە، مناڵێکی زۆر کۆ بکاتەوە، پێویستی بەوەیە کە خەڵکانێکی تر هەیە کە ناتوانن دەرس بڵێنەوە لێرە، ئیش و کارەکەیان ینی ئینشیغالاتی دنیایان یان خی پەروەردگار بەشەری تەوزیع کردووە، ئەو ئیمکانێتی مادی هەیە، ئەتوانێت بۆ ئیمکانێتە مادی وە کردوویشیان سوپاس بۆ خی پەروەردگار. بۆیە بە هەموو لایەک ئێمە سوپاسی هەموو لایەکەکەین، ئەوانی کە دەرزی قورئانیان وتووەتەوە و ئەوانی کە خزمەتیان کرد لە ڕووی مادیوە. پاشان سوپاسێکی تایبەت بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە توانیویانە کە خزمەتی قورئان بکەن، چونکە و پیرۆزبایی ئەویان لێکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت مژدانت پێدا بە خەیریەت، فەرمێت خەیرکم من تعلم القورآن وعلمه. باشترینتان ئەو کەسانەیە کە خەڵکی فێری قورئانەکەن، خۆیان فێرە بن و خەڵکیش فێرەکەن. ئەمەش ئەجرێکی گەورەیە. پاشان من پێم خۆشە دیسان ڕوو بکەمە ئەو مامۆستا بەڕێزانە و ئەو خێرخوازانەشی کە دەوریان بووە و لەمە وڵات دەوریان ئەبێ لە خزمەتکردنی ئەم شوێنانە. مەبەستیشم هەر ئەم شوێنێکی وەکو نووری حکمە نییە. نووری حکمە ئیقرا هەموو شوێنانەی تر کە لە کوردستانە توانیان و خزمەتی گەورە تەقدیم بکەن. خی پەروەردگار فەرمێت إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين. أفرميت إما إنا نحن نحيي الموتى هم نابرين خي برغا فميهم مردوانية مزنيانا كينوا ونكتب ما قدموا وآثارهم وهمشت ككردويانا وشو نواركاني شان زناني تفسير فرميت خی پەروەردگار فەرمێت ونكتب ما قدموا چیان کردووەی نووسینێمە لە خێر و لە شەڕ وە شوێنەوارەکانیشان ئەڵێن شوێنەوارەکانن ئەو کردارە چاکانەیە کە لە دوای خۆیان جێماوە عملێکی خێری کردووە. مەسەلەن کە دەوری هەبووە لەم بینایە مسلمانی وا هەبووە مەسەلەن 2 دەفتەری داوە، زیاتری داوە، کەمتری داوە، ئەوەی کە بەگوێرەی توانای خۆی و ئەوەی کە خەڵک فێرەکات و ئەو خەڵکەش دوایەوە خەڵک فێرەکات. وان بینایە لەوە ئەوانەی کە هاوکاریان کردو ئێستا خەڵکێکی لێبێ وەفاتی کردووە، بەڵام ڕۆژانە هەر کەسێک هەر مناڵێک فێری قورئانە کریا و لە قەبرەکەی ئەو ئاثارێتی بۆ ئێمێنێتەوە لە قەبرەکەی بۆ خەیری بۆ ئەڕوا. مەدرسەی وا هەبووە لێم تێک نەچوومە مەدرسەی نیظامیە لەوە چێ 1000 ساڵ عمری بێ، ئەو کەسێک کە بینایی کرد و حتا ئێستا خەڵک فێری قورئانە کرێ و دەرزی تاخمەدرێت تا کۆتایی هەر ئەجر و پاداشتی تایەتی. بۆیە ئەمە فرسەتێکی گەورەیە لە دنیایەکی کەمی کورتی بڕاوە کە تایەژین ئێمە بتوانین خزمەتی گەورەی تا بکەین. ئێمە پێویستمان بە مامۆسایە کە مامۆسای قورئان هەیە، چونکە عەدەدی ئەو قوتابیانی ڕووی تێکردن زۆرن و ئەم عەدەدە زۆرەش پێویستی بە هاوکاریە. من لە یەمەن لە مەدارسی تەحفیظی قورئانە يعني خزمەتم کردووە خی پەروەردگار خزمەتی پێبەخشیوم لە خزمەتی کۆمەڵە مامۆسایەکی بەڕێز بووم و مامۆسایش بووم لە هەندێک لەو مەدارسانە. ئەو مەدارسانە دەوڵەمەندەکان لەوێ چیان نەکرد، ئێمە ناتوانین وەکو ئەم مامۆستایانە بێن خەڵکی فێری قورئان بکەین، بەڵام سیاریان ئەسەند چەندها سیارە و کەیوشتیان ئەسەند بۆ تەلەبەکان بگواستنەوەی تەلەبە چوون لە زۆر شوێنەوە دێ. سەفراتیان دروستە کرد بۆ ئەو تەلەبانیان بە جەوێکی تەرفیهیان بۆ دروست بکەین. کۆمەڵە دەوڵەمەندێک هەبوو بۆ نەوید مەسەلەن من هەموو مانگێک لەو پارەی کە خی پەروەردگار پێی بەخشیوم 5 وەرەقە ئەدەم بۆ نمونە، مقدارێک پارە ئەدەم. جەوێکیان دروست کردبوو ئەو قوتابیانەی پێویستیان بە هیچ نەبوو بگرە هەموو مامۆستاکان کە ئێمە سوپاس بۆ خی پەروەردگار مامۆستاکانی ئێمە تا ئێستا هەر هەمووی خۆبەخش بووە. ئەمە چەند ساڵە سوپاس بۆ خی پەروەردگار لە کەلارە خزمەتەکان هەر هەموویان کەسیان بەخوا ڕەبا دینارێک معاشی نییە ماگەنە لێرە، هەر بۆ خی پەروەردگار الحەمدولیلا بە خۆبەخشانە هاتوون. بەڵام لە جێگا و شوێنەکانی تریش کە شت بوو بە موئەساساتی گەورە بوو
و خەڵکێکی زۆر زۆر ڕووی تێکرد لەوەچێت تۆ بە یەک جار ئێمە جار وا هەیە پێویستمان بە 100 مامۆستا هەیە لەوەچە 100 مامۆستات دەست نەکەوێت خۆبەخش بێ هەندێکی ناتوانێت حەزەکە خۆبەخش بێ ناتوانێت بۆیە پێویستی لە مقابلە پێویستی بە چییە؟ پێویستی بەو جیلەی تر هەیە کە جیلی خێرخوازانە کە بتوانێت هاوکاری کە بۆ درێژە پێدانی ئەم کارە چونکە ئەم کارە چۆن بە هەردوو جیهەتەکە هەم بەوانەی کە توانای مادیان هەیە نەکرد ینی ئەوانەی کە توانای مادیان ئەوەی توانای علمیان هەیە بگرە هەر کەسێک برایەک لە ڕوانی ئیعلامی وتوانێت خزمەت بکە برایەک لە هەر بابەتێک لە هەر ئەزمونێک کە بتوانێت ئەمیشە پێش بخە ئەجر و پاداشتێکی تێ من پێم خۆشە ئامۆژگاری بە گرنگی ئەم مەدارسانە بکەم ئەم مەدارسانە برایانی بەڕێزم ئەو خوشکە بەڕێزانەی کە لە سەرەوە گویان لێمانە ئەم مەدارسانە ئەگەر تەماشای تاریخ و مێژوو بکەین هەموو عولەما بەرزانەی ئیسلام هەموو ئەو قائید و مجاهدە گەورانەی ئیسلام هەموو ئەو کەسانی کە خزمەتی گەوریان کرد و شوێناری گەوریان جێهێشتووە لەم مەدارسانە دەرچوون خەریجی ئەم مەدارسانە بوون حتى إمام الشافعي قد تماشى إمام الشافعي كان تاريخي أو شوار مذهبه وغيري أوان هميان لما دارس بون إمام مالك فرمي دايك من جلبرجي كي جواني لبركض من منالق بوم خليكي موسيقى وخليكي حزم لموسيقى ولا كوترو أو عنبو تكرم ما مشتاقني أخذي فيه مجرور كي شو نواريكي وايني بشيء ما شيء سادكي لك وخبر خيامتك بقسمك جلبرجي كي جواني لبركض من منالق بوم الله يكتب بربري ربيعة الرأي اذهب إلى ربيعة الرأي فتعلم من أدبه قبل علمي شوف فيري أدب وأخلاقك كيف بيش علمي كيما لم شونا زور هم جاري جختك إن سر ما مسكان من زور ضرورة أخلاقي إسلامي أخلاقي قرآن هالقر نكهر قرآن لبركن بحروف حدود قرآن تطبيقا أخلاقي قرآن تطبيقا رزنا دايكو باوكتان بقرن بمن با كسك لنا وكومرقاكتان لنا خزانكان لهرجة قاو شوينك من خلقك بسود بن جاء فرمي إمام مالك فرمي دايكم واي بيفرمون ضرب لي ربيعة الرأي فتعلم من أدبه قبل علمه أو إمام برزانة أو قائدة برزانة أو كثاني كالميجوا قران كاري قوريان كده لكومال قاو إسلام أمتي إسلاميان برو بيش بردوا تاريخي هميان بخنو لمدارسنا لمدارس علوم الشرعي ولمدارس قرآن وحديثة بيجاشتون وتوانيان أمت برو تيجاشتون بيجاشتوني قوري برن وكوتم أدرو باداشتي أم عملاش منقطع نابي لدنيا أويك هاوكاري ماديك وأويشك خلق في تعليمك وأويك كاريك كابو هر كاريك بودواي خوي بمينته بيغمري خاص صلى الله عليه وسلم فرميت إذا مات ابن آدم انقطع عنه عمله إلا من ثلاث صدقة جارية إنسان قمر عملي نامنه كبكوتاي شو عمل للدنيا أكريه للدنيا در شو عمل نامن إلا سير صنف دياريك هيك لو أنا صدقة جارية أو علم ينتفع به أو والد صالح يدعو له صدقة جارية علماء فرمي أمس يصنف في عنصر باسكة شو أمان سبب يشبون أوان سببون جاو كسانا أويك إيوه لدواي مردني شيء شو أنا واريها بابه خلقي في القرآن بك يعني خدمتك مادي بك بتواني بمشي وازا أمكارنا برو بيش بري باشان خوي برقار فرميت لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم بالتأكيد قرآنك من بدا بزن عزتي إيوة شرف وقوري إيوة بختوري إيوة لدنيا وقيامة لم قرآنية لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون آية بيناك أنه تفصل لك خوي بروردگار بسرتان لك أم قرآني بوها ناردون تماشا كان عرب خدم بوا لتاريخ هر خدمي أو أمبراطورتان بوا كداسي قد بإسلام هو خوي لفتريكي كم لدعوك بيغمري خواهات صلى الله عليه وسلم أو صحابانا لشويني كي بشوك يكون مكة ومدينة قياسا بهم امبراطورية جوران شويني كي بشوك بو كدس يعني قلت بقرآن وبراستي بإخلاصنا بصادقنا شويني في غمري خواك وتم دس يعني قلت بقرآن لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أو أبو وكم محمد قطب فرميت هلا بلاين لصدى حفتاو بينجي سر أرس كودة اسم سمانان وبجوان تين شواز وبأخلاق تين شواز قيادي بشرتي يعني قلت الله أو كذا أوروبا وغرب ونزور نبون بو شوازي كي أسدا بويا على زياد لا بابلين لصدى هشتاي سر أرس كودة بردس يعني لو شوار إمبراطورية سي إمبراطورية الجورة حكم إسلام تايبو بحاكم أنجا هر كسي أيوة خوي مالو منالكي عائلكي كومالكي سلامت به بيغمري خاص صلى الله عليه وسلم أفرمي أبشروا وأبشروا يعني أفرمي لفظك أبشروا ألستم تشهدون أن لا إله إلا الله وأني رسول الله أي وشهد مدوجر مجد أدا أي وشهد نادا كلا إله إلا الله وميش بيغمري خاص فرمي بله
فرمي فإن هذا القرآن سبب أم قرآن حبلك سببك حبلك طرفه بيد الله يكترف بدستي خوي پروردگار وطرفه بيدكم طرفك تريشي بدستي أوي فتمسكوا به دستي بيو بقرن فإنكم لن تضلوا بعده أبدا ولن تهلكوا بعده أبدا فإنكم لن تضلوا ولن تهلكوا بعده أبدا دزقرتن بقرآن واتنك قد قمرانابن وقد تياش ناتن جابويا يعني أجد رصوصي خومان بين وكو تاكو وكو عائلة وكو خيزان وكو كومالجا أبي أم قرآن مكينا سرشاويهم خيرك من لكو تعيشها عليهم زانيان فرمويانا علموا أولادكم القرآن من على كان تنفيري قرآنك فير كذني بتدبروا تأملوا هل حروفه هل أخلاقيات فيري قرآن يمكن أو كاد القرآن فيري همشاكي كانك والله هر كسي رصوزي خوي به رصوزي مارو مناري به رصوزي كومالجاي به من على كان فيري قرآن أكاد خوي ومنالي فيري قرآن أكاد قرآن فيري همشتك أكاد فيري همشتكي أكاد وكوتم دزگرتن بقرآن وانك هر لآسي تاك لآسي كومالجا لدواي عرب وازي لقرآن هنا بشتان الصحابة كرد ترك دسي بيا وقرد عثمان كان شش صدا بجواتري شواز خدمتي بشريتيان كرد دواي وصلاح الدين يبيوكو كرد كدسي بإسلام وقرد خوي برودار أو مقامي برز كردوا من لك وتايلهم خوي برودار بعداش خيرتان داتوا وخوي برودار مانك بأهل القرآن وخوي برودار كاتي لم دنيا در مانك خوي ماني راضي به وهر يكلي ما هر توانايك هي امرو فرصتك بخوام دنيا زور كم كتب راويه هر شواذ خدمت تواني خدمت كاين اما يسوي وسيله دروس بو خدمه القران وسيله ام بناء ام عماراتيه مثلا او اي ما يخري غيري او انا دروس بو الحمد لله بلام ام وسيله استمراريه للدرس دانوا استمراريه لامكانيات مادي هر كسي ام خدمتي قران واسلام بهرشت توانای هي باقي سورينك إن شاء الله باداشت وآثار وشنوارك شيء لقبر قيامة دوار رجع يبينه صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكين ورقايا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكين ورقايا طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى الله لا إله إلا هو له الأسماء الحسنى. زۆر سپاس بۆ ئەو دوو فێرخوازە خۆشەویستە بەڕێزانوەکو پێکەوە بینیمان کە ئەمڕۆ یەکێک لە هۆکارەکانی لادانی نەوەکانمان فێرخوازان مۆبایل و سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتیە بۆی کە بتوانین ئەم دیمەنەی کە بە شێوەیەکی کردداری تەماشامان کرد ئینشاءالله هەمومان هۆکار بین بۆی کە بەشێک بین لەوەی منداڵەکان لە بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیا دوور بخەینەوە. بەڕێزان و خۆشەویستان لە کۆتا کاتەکانی ئەم ئاهەنگە شکۆدارە بە پێویستمان زانی ژمارەیەک سوپاس و پێزانین کە لەلایەن دەستگاکەوە ئامادە کراوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان و دەستگاکانی سنوورەکە بە سوپاسەوە داوا لە بەڕێز مامۆستا دکتۆر موفق جێگری سەرۆکی دەستگای گشتی نووری حکمت دەکەم بفەرمێتە سەر ستەیج بۆ پێدان و پێشکەشکردنی ڕێزلێنان داوا لە نوێنەری بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی گەرمیان دەکەین بفەرمێت ئەگەر نوێنەریان لێرە ئازێت نەبێت.
زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مفەد جێگیری سەرۆکی گشتی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا شەریف ئەندامی ئەنجومەنی باڵای دەستگاکەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی تابلۆی ڕێزلێنان بۆ یەکێکی تر لە بەڕێوەبەرایەتەکانی سنووری ئیدارەی گەرمیان. داوا لە نوێنەری بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی گەرمانەکەین بفەرمونون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان. بقربان فداي كلامي سبحان يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان. زۆر سپاس بۆ مامۆستا شەریف ئەندامی ئەنجومەنی باڵای دەستگای ڕۆشنبیری نوری حکمە. داوا لە بەڕێز مامۆستا جەمال بەیاد پەروەبەری لەقی گەرمیانی ڕێکخراو دەکەن فەرمێت بۆ پێشکەشکردنی تاپلۆی ڕێزلێنان بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری گەرمیان ئەگەر نوێنەریان لێرە بێت. صاحبي أو قرآنا رحمانا ومهربانا صاحبي أو قرآنا رحمانا ومهربانا هوي لقى القرآن هميشة شاد. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەمال بەیاد بەڕێوەبەری لەقی گەرمیانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە. میوانانی ئازیز و خۆشەویست، ئەمەوێ ڕێگە بەخۆم بدەم بە ناوی ئێوەوە، بە ناوی خێرخوازانی سنوورەکەوە، بە ناوی خەڵکی بە شەرەفی گەرمیانەوە زۆر زۆر سپاس و دەستخۆشی ئاڕاستەی ئەم ستافە ماندوونە ناسە بکەین کە شەو ڕۆژان خستە سەریەک بۆ دروستکردن و بەرهەمهێنانی ئەم باڵەخانە جوانەیە بۆ خزمەتی نەوەکانمان بۆ فێرکردنی قورئانی پیرۆز. سپاسی ئامادەبوون و بەشداریکردنتان دەکەین لەم ڕۆژە پیرۆزەدا و داواکاری نەخوای میهرەبان هەوڵەکانی هەمووان بەرەکەتدارتر بکە و ئارامی و ڕەحمەت و نیعمەتی خوددا بڕژێنێت بەسەرماندا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.